روش باش و انجارك دن بخير هاتن دمي لجهاندنا كردان كرد كونكت. ابوي هيفيه كو ام كردان بجهين ايكو سرحاتي وبويرن لجهان دقوم بيك جهورين داخل شمو جفيري جي استوديو دنج امريكا لواشنطن دي سي ديت جلوب. ده برنامج إيرودا. امریکی جی عراقیان دخوازن ری ندن ایران عثمانیوان بکار بینه بو گهاندنا چکان جی سوریا را. کشتنکاریا لفرانسا و چاوا گومان کتسر ایدئولوژیان رازدگر بری اسلام رادیکال. امریکی چاوا سلوکی خو هل دبجیرن و چاوا پارتی نامزد خو جبو هل بجاتن سلوکاتی دست نشان دکن. ام لروجکا فستیوالا پشکوینا دارگلاسان لواشنطن آماده بون و ام دگل خورتکی کرد و کابانیاویا امریکی آخفتنا. لی جاری ام بزانن لی جیهانی چه دبا. پیشوانیری نتوین ایگرتی حکومکار عربان جبو سوریا کوفی آنان دبیجتن دوید چند زویا حکمتا بشار اسد هریشان لسر کمالین رکابر راوستینتن لیوی نگوت کادی چه با اگر حکمتا اسد او هریش نراگرتن. سروک فرانسی نیکولاس سارکوزی دبیجتن پولیسان 19 اسلامیان تدره گرتنا لچند باجاران چند روزان پشتی تندریکی اسلامی چند جهو و سرباز لفرانسا کشتین. لشش مهن بوری بهای نفتی لجیهان بلند بویا و آلوزی جوارارا آبوری را پیدا کرنا لی امریکا او دبا پرسک سیاسی و نافروکی کمپینا هل بجارتنین سروکاتیه. جارک دن صلاف بینرین کرد کنکشن. واشنطن جه بغداد دخوازا ری ندت ایران عثمانی عراقی بکاربینتن بو گهاندنا چکان جه سوریار. کاربدستن امریکی دی بیجن جبر آلیکاریا ایران و روسیا جه رژیم اسد را ماناوی دست حالات دا دریج دبا. حکومت ایرانی بسروکاتیا محمود احمدی نژاد جدری هری مزن آلیکارین لشکری چک و زانیاریانا جه رژیم سروک بشار اسد را. پرانیا چکی ایرانی دگهت سوریا بریکا فروکان بسر عثمانی عراقی ریا. پیفدارا وزارت درویا امریکی ویکتوریا نولاند بیجتن دوید بغداد ری لوی و گوهاستنا چکان بگرتن. Any export of arms or related materials هنوردنا چکان یان هر کرستیک و آمیرکی دیش ایران با هر جهکی ده زدگاوی بد لسر بریار هشمار 1747 یا جوات تناهی نتویت گرتی و چکت کد ویدمی دا با رژیم سوری حال بنا نارتن بگمان او رژیم ده با تپسر کرنا گل خوب کار اینه. طيبت من دا سياسات درفا مالو انسد دبيجتن ايران دا صلاة خواه لهريمي قايم دكاتن بپشتواني کرنا سروك بشار الاسد. حکومت اسد وكم ملي حکومت ایرانی هات يديتن بو هاري كاري کرنا هزت دسكيس يد بياني للبناني ابريكا حزب الله و حماس. ایران دبيجتن دا خوازن دا صلادارن السني و عربستان السعودي بو چكرنا ركابريا سوري وصا دكت الريبرين شيعين إيراني بشتا بشار الأسد بقرن. كربدستن عراقي دي بيجن وان چه برجوانديني دا آليكاريا إيراني دا و دجاتي کرنا سرحلدانا گلي سوري لدمكي كو پنابرن سوري رودكنا هريما كردستان عراقي. كربدستن أمريكي دي بيجن مزنا كربدستان لبغداي سوزدانا عردو عثمان عراقي نهينا بكار إينان بوغهاندنا چك إيراني جي سوريا را. بری اسلامیه کی تندری بکشتنا چند کسان لخوندنگه کا جهویان و چند سربازان لفرانسا بیتا خطا بارکرن گمان دکات سر راستگرین تندری لوان بسیارک تکرن که جبرچی و ایدئولوژی تکلیک نچاوریکری دگل اسلاما رادیکال هیا. شۆکبوونێکی گەورە بوو بۆ کۆمەڵگای جوولەکەکان لە باشووری ڕۆژاوای فەڕەنسا کاتێک ڕۆژی دووشەمە خوێندکاران گەیشتنە خوێندنگایەکی جوولەکەکان چەکدارێک بە سواری ماتۆرسکیلێکەوە دەستی بە تەقەکردن کرد و مالومێک و دووکڕەکەی و هەروە کچێکی منداڵیشی کۆشت. ئەم ڕووداوە تەنها چەند ڕۆژێ پاش تەقەکردنەکانی تر بوون لەو سەربازە فەڕەنسیانەی بەڕەچەڵک خەڵکی باکووری ئافریکا و کاریبی بوون. ئەم ڕووداوەیان وای کرد زۆرێک لە خەڵک بە پسپڕانیشەوە وای بۆ بچن ئەوەی ئەم کاری کردووە تونڕەوێکی ڕاستڕەو بێ لەوانەی دژی کۆچبەری و کەمایەتیەکان. لەم دە بۆ 20 ساڵەی ڕابردوودا ئەم جۆرە ڕوانینانە لە ئەوروپا داهاتوونەتە ئاراوە کە لە ژمارەی وڵاتی ئەوروپاییدا تێکەڵ بە سیاسەتیش بووە بۆ نمونە لە فەڕەنسا.
هاوکات دەنگۆش هەبوون کە ئیسلامی ڕادیکاڵی لە پشت تەقەکردنەکانەوە بوو بێ. زۆرێک پێیان وایە زمانی بەکارهێنراو لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسادا و ڕاگەیان نەتوندەکان لەسەر کۆچبەری و کەمایەتیەکان بەشدارن لە هێنانە ئارای ژینگەیە کە بۆ تەمایی توندوتیژی. مەڕەچتەرن دەڵێت تیۆری توندوتیژی باڵی ڕاستڕەو نەدەبوو ببێتە بەشێکی بەرفراوان و گشتی چونکە ئەو جۆرە ڕوانینانە لە فەڕەنسا ڕەواییان دراوەت هەیە. ڕەوشە گەلک بیانیە بدیتنا من توندوتیژیە باسکی ڕاستگرت لە فەرەنسا کێمە. ئەس دوێ باوەڕێ دەمە لوان وڵاتین هزرا ڕاستڕەوی ئاشکرا کێمتر بە توندوتیژیە دیار دەکەن. ڕووداوەکەی خوێندنگای جوولەکەکانیش بووە مایی شۆکبوونی زۆر کەس بە تایبەتیش کەسیان لە قوربانیەکان مناڵ بوون. ئەو کابرایی وەک دەگوترێت تەقەکانی کردووە ڕۆژی پێنجشەممە لە پێکدادانێکدا لەگەڵ هێزەکانی پۆلیسدا کوژران لە ناو ئاپارتمانێکدا کە بۆ زیاتر لە 30 کاتژمێر گەمارۆ درابوو. محەممەد مراح وڵاتیەکی فەڕەنسی بە ڕەگەز جەزایری بووە وە گوتوێتی ئەندامی لقی باکووری ئافریکای ئەلقاعیدەیە. ئێک ببە بەربژارێ هەلبژارتنا سەرۆکاتیە لە ئەمریکا دەوێ لە گشت ویلایەتن ئەمریکی کەمپێنێ بکە و پتر ژنیڤەکە نوێنەرن پارتیە پشتەوانیە لوی بکن دە کۆنگرێ نیشتیمانیە پارتیە بخوادا. ji bo têketina nav hilbijartinên serokatiyê meha 11 pêwîst e berbijar dengên partiya xwe bi dest bixin. Ev biryar jî biriya delege an jî nûnerên partiyê pêk tê. Dema dengdêr berbijartinê dikin ew bi rastî deng didin delegeyên ku berbijaran destnîşan dikin. Kesê ku dengê herî zêde ji dengdêran werbigire dibe berbijarê partiya xwe ji bo serokatiyê. Gava ku konferansa niştîmanî ya Komarî di 27 tebaxa 2012 de li bajarê Tampa li Florida li dakeve dê 1086 delege li wir kom bibin. Her kesê ku bibe berbijarê partiyê ji bo serokatiyê pêwîst e bikêmanî 1144 delegeyan qezenc bike. Konferansa niştîmanî ya Demokratan 3 Eylûna 2012 li bajarê Charlotte li North Carolina dest pê dike. Li wir di 5554 delege kom bibin. Di dema ku 2778 delege pêwîstin ku Serok Barack Obama were berbijartin, vê carê kes tuneye ku rekberiya Obama di nav Partiya Demokrat de bike. Her du partî şêweyên cuda hene ji bo destnîşankirina nûnerên konferansa niştîmanî. li her wilayeteke partiya yan helbijartinên fermandara hene yan helbijartinên pêşîn yan jî kobend. Heta diyar dibit ka çend nûner ji wilayetê dê di kombûna giştiya partiyê da cih bigirin û ka dengî dê dene çê kandîdî. Di Partiya Demokrat de 727 delege hene ku wekû super delegetên nasîn. Gelek kes ji van delegeyên Demokrat bi xwe berpirsin wekû fermandar, senator, endamên Kongresê. Belê bînerên Kurd Connection lê gihandina Kurdan û dibînin îro ciwantirîn roja Washington'a rojeka ji rojên festîvala Cherry Blossom festîvala vebûna daran evdarên ku li sala 1912 Japonê kirine diyarî ji bo Amerîka. Ev festîval lê dawiya meha adarê û destpêka Nîsanê têkirin û bi sedan hezar gerî de tên seyran û dîtina vebûna pelgên dargêlasan li meydana nêvbera bîreweriya yekem serokî Emerîkî George Washington û sêyem serok Thomas Jefferson û cihê rêzgirtinê li rêberê mafên medenî Martin Luther King. Li demê em li wir bûn xortekê Kurd gîtar dijenî û digel kabaniya xwe ya Emerîkî stranên Kurdî digotin. Lo shivano ho 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 lo shivano ho 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 tabchuko ho 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 was hayrano ho ho از کردستان باکورم شرنخیمه به نزدیک 3 سال از عملی قایدم شاید می‌ودش جبو میتابیرم باشه من قرار دو ام ویده بسکنی از مفعوله ها دلال دید هم ویده ساتینم واشنگتن ده ساتینم آره تزانی ده هم بجه دلو جانو كاكي مصطفى جبلي موزيكي تزانم تاع هالباش اللي سانتنا تحسي هالباش تاجي بله اس هالباش الشعيرة ادبيات السات كلمة جب
از پولیتیک و از یازیال نویسم السا بحث بهاری که یادش یعنی خاله دقت بهاری گویا هی زمان بهار نهات یا چونگو ام کردیش زمستان خود در نکتینه ئەمە تەنها دووهەم جارە بەیەکەوە سەردانی ئەو فیستیڤاڵەی پشکوتنی دەربکەین لێرە لە واشنگتن دیسی. ویم انسان مسته کرده بزانه مثلا هو عملی میدون ناس که اودیا مجه چاندا مجه نگلش دوش جبا جهویت ات جهوی کرد بشکی نزدیکه کن چاندا واژه نزدیکه که جش باوی مجال زحمتی تنبونه و مره هیچ کوی که چی کرد و 10 سال نف چاندا مده We went to Diyarbakir. سەردانی دیاربەکرمان کردو هەروەها مردینیش کە زۆر جوان بوو هەروە سەردانی زۆر شوێنی تری کوردستانمان کرد خەڵک زۆر ڕۆخۆش بوون هەرچەندە زمان تێنەدەگەیشتم بەڵام هەوڵیان دەدا پێم بڵێن منیان خۆش دەوێت. بینەرن لە گەهاندنا کوردان کورد کنەکشن ئەگەر وا پرسیار هەبن ئەمێ بکاربن ئاراستەی شارەزاین تایبەت بکن لێرە لە واشنگتن یان لە هەر جایەکی دی ئەفجا بهیڤیا هەندێنە ئون ژمەڕا بنویسینن ئەڤە ئیمێلا مەیە کورد کنەکشن @voanews.com جارێکا دی کورد کنەکشن @voanews.com و هەتا بەرنەما بێتن هەر دەخۆشیادا بن.